وڵاتانی عەرەبی لە هەوڵیەوەدان کە هەناردەکردنی بەرووبووم پیشەسازی نەوت و پترۆکیمیاوەکان جێگەی هەناردەکردنی نەوتی خاو بگرێتەوە. لە میانەی پێشانگایەکی تایبەت بە نەوت و پترۆکیمیاوەکان و پلاستیک لە قاهێرە کە 30 دەوڵەت و 350 کۆمپانیای بیانی بەشداریان تێدا کردبوو جێگرەوەکانی نەوتیان تاوتوێ کرد. کۆمپانیەکەمان تایوانی و حکوومەتی ئێمە زۆر هاوکاریمان دەکات. ڕێسا و یاساکانی زۆر هاوکارن. دەستی کار هەرزانە. ئەمە سەرڕای ئەوەی ئێمە خزمەتگوزاری چاکردن و گەشەپێدانیش پێشکەش دەکەین لە هەموو وڵاتانەوە داخواتی لەسەر بەربوومەکانمان هەیە و بەراورد بە کۆمپانیەکانی دیکەی چینی و ئەوروپی. بۆیە لەم کاتەدا ئێمە و حکوومەتیش بەهۆی ئەم کارەوە سودمەند بووین. هەرچەندە تورکیا وڵاتێکی بەرهەمێنەری نەوت نییە، بەڵام لە ڕێگەی وڵاتەکەیەوە ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل نەوت بۆ ئەوروپا وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا هەناردە دەکرێت. لە ئێستادا لە بری هەناردەکردنی زیاتر گرنگی بە پیشەسازی بەرهەمە نەوتیەکان دەدات و لە دوای ئەڵمانیاوە دووەم وڵاتە لە پیشەسازی پلاستیکدا. دابەزینی نرخی نەوت بۆ کەمتر لە $30 کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش وای لە دەوڵەتانی بەرهەمهێنەری نەوت کردووە لە بری هەناردەکردنی نەوتی خاو بیر لە پیشەسازی نەوت بکەنەوە. هەروەها کاریگەری پێچەوانەی دەبێت لەسەر بەکاربەر، چونکە لە کۆتاییدا بەکاربەر سوود لە دابەزینی نرخی بەروومە پیشەسازیەکان وەردەگرێت. لە ئێستادا کۆمپانیا پیشەسازیەکانی چین و تایوان لە ڕێگەی بەرووبوومە پیشەسازیەکانیانەوە سەرجەم بازاڕەکانی جیهانیان کۆنتڕۆڵ کردووە. ماوەی 20 ساڵە لە بواری پلاستیکیدا ئیش دەکەم و وای دەبینم لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ میسر لەم بوارەدا پێش دەکەوێت. پێش 20 ساڵ خەڵک تەنها بە دوای پیشەسازی سەرەتاییەوە بوون و شتی سادەیان دروست دەکرد و بەرهەم دەهێنا. بەڵام لە ئێستادا بوارەکانی پیشەسازی نەوت و پترۆکیمیاویەکان زۆر فراوان بووە و گەشەی کردووە. لە ڕابردوودا لەبەر گرنگی و زۆری نرخەکەی نەوت ناوی زێڕی ڕەشی لێنرا بوو. بەڵام ئێستا ئەو زێڕە ڕەشە لە بازاڕەکانی جیهاندا 220 کیلۆگرامی بە کەمتر لە $30 دەفرۆشرێت و وڵاتان بە دوای جێگرەوەکەیدا دەگەڕێن. دابەزینی نرخی نەوت وڵاتانی ناچار کردووە لە بری هەناردەکردنی نەوتی خاو بیر لە هەناردەکردنی بەرووبوومەکانی نەوت بکەنەوە وەکو پلاستیک و پترۆکیمیاوەکان. سەنگەراغا NRT قاهرە.